50 60 لەحەم هەیە بەڵام بەداخەوە هەمووی بۆ ژێرگڵۆ چونکە تۆپێک لە ماڵەکەمیە هەمووی بوو بە ژێرەوانێ و مامۆستا حکمەت چ چێژێک لە کێشانی دیمەنەکانی سلێمانی دەبینیت؟ سلێمانی هەموو شوێنێکی جوانە ئەوەشی کە کەلاوە بێت لە هەموو شوێنەکانی تر جوانترە چونکە ڕۆدان قسەیەکی هەیە ئەڵێ پیرێکی پەکەوتە کە هەموو جانی ترچە لە هەموو چرچەکە جوانێکی خۆی بەخشێ ئەم تابلۆیە وەکو پێشانگایەکەکەوە پیرۆزبایی لە ئەوڵ ڕۆژی پاییزەکەین پاییز گەڵا ڕێزانە زۆر گەڵاکەوێتە خوارەوە زۆر ڕەنگی جوان بە سروشتی کوردستان هەیە لە زەرد و لە سەوز و لە قاوی و لە سوور و لە هەموو نوعەکانی تریش جگە لە سەرچنار تابلۆی کوێی سلێمانی کێشاوە چ شوێنێکی دیگە؟ من گەڕەکی ئابلاخ چوارباخ حەدیقەی سلێمانی هەڵەبجە زۆر شوێنی تری سلێمانی هەیە و لە ماڵی خۆمانەوە دانیشم دیوەنی بڵێن قولە ڕەچێ و ناوە زۆرم هەیە لە لوحانە زال لە 50 60 لەحەم هەیە بەڵام بەداخەوە هەمووی بۆ ژێرگڵۆ چی بوو بە ژێرگڵەوە؟ وەڵا ئیتر بوو بە ژێرگڵەوە چونکە تۆپێک لە ماڵەکەمیە هەمووی بوو بە ژێرەوانێ و چ شوێنێکی سلێمانی هەیە حەز بکەی تابلۆی بکێشیت پڕ بەدڵ؟ هەموو شوێنێکی سلێمانی مێژووە لای هونەرمەند مێژووە لای نووسەر مێژووە لای شاعیر هەموو شوێنێکی جوانە بەڵام هەموو شوێنێکی کە دڵ زیاتر بکاتەوە مەسەلەن سەرچنار ئێمە بە خەمڕەوێ نێزانین ئەوەی خەمی بچێ بۆ سەرچنار لەوێ خەمەکە دەڕوێتەوە لە جوانی سەرچنار خەم لە دڵتا نامێنێ. مامۆستا حکمەت کە دەڵێن پاییز و سلێمانی چیا دەورێکت بیر دەکەوێتەوە؟ پاییزی سلێمانی خۆ دەزانی ئەڵێن تر بەرجی فەقیرە دڕێ و ئەچنە و حاڵەتێک و مشهورە خوا و لە پاییزە خواردن کۆکەینەوە بۆی لە زستان بیخۆین خۆ دەزانی پاییز وەرزێکە جوانی خۆی هەیە